بەپێی زانیاریەکان حکوومەتی عێراق ئامادە نەبووە بۆ خەرجکردنی موچەی مانگی 6 وەڵامی داواکەی هەرێم بداتەوە. سەرچاوەیەک لە ئەنجومەنی وەزیرانی هەرێم ئاشکرای کرد دوای ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا حکوومەتی هەرێم داوایەکی ئاڕاستەی بەغدا کردبوو و تا تەواوبوونی ڕێکارە تەکنیکیەکانی هەناردەکردنەوەی نەوتەکە یەکلایی دەبێتەوە سوودانی موچەی مانگی 6 ڕەوانە بکات، بەڵام سوودانی هیچ وەڵامێکی دڵخۆشکەری داواکەی هەرێمی نەداوەتەوە. سەرچاوەکە وتی بەغدا هیچ وەڵامێکی داواکەی نەداوەتەوە و سوودانی بە ناڕاستەوخۆ بە فواد حوسێنی وتووە کە دەبێت هەرێم پەلە بکات لە جێبەجێکردنی ڕێککەوتنەکە تا زوونەوتەکە هەناردە بکرێتەوە و ئەو کات موچە بێگرفت خەرج دەکرێت. هاوکات سوودانیەوەشی وتووە کە چاوەڕوانی تەواوبوونی راپۆرتی لیژنەکانی وەزارەتی دارایی و نەوتە. وتیشی بەم پێیە بێت پرسی موچە دەکەوێتە کۆتایی هەفتەی داهاتوو چونکە سێشەممەی داهاتوو ئەنجومەنی وەزیران جارێکی تر کۆبوونەوەی هەیە و دەبێت تا ئەو کات بەرچاوڕوونیەک بۆ خەرجکردنی موچەی مانگی 6 بەدی بکرێت. دوێنێ تیوەر ڕایگەیان کە هەوڵێک لەلایەن حکوومەتی هەرێمەوە هەیە بۆ ئەوەی تا تەواوبوونی ڕێکارە تەکنیکیەکانی هەناردەی نەوت داوا لە سوودانی بکەن لەم یەک دوو ڕۆژەدا بڕیاری خەرجکردنی موچەی مانگی 6 بدات، بەڵام سوودانی پێداگر بووە لەسەر جێبەجێکردنی ڕێکەوتنەکە و داوای کردووە کە دەبێت هەرێم نەوتەکە ڕادەست بکات و کات موچە خەرج دەکرێت.